من ناوم حکمت معروف قادرە لە 1970 لەگەڵ ڕەکی بەرخانەقا لە شاری سلەیمانی لەدایک بووم. لە باخچەی مناڵانی ئەرخەوان دەوامەکەم کاری کارگەڕێ بەڕێوەبردنەکەی یەکەم و بە هاوکاریش لەگەڵ مامۆستایانی هونەرە هاوکاریانم بۆ کردنی شانەوە لە دانانی پلانی فیستیڤاڵەکانی باخچەیە بە بەردەوامی بەشدار بووم. ئەوە جگە لە کارە سەرکیەکەی خۆم کە کاری کارگێڕی و نووسرا و هەروەها حساباتی باخچە چکە ژمێریاری باخچە لە لای منە. یەکێک لەو گرفتانەی کە لە وڵاتانەی ئێمەیە کە تۆپۆگرافیایەکی معقەد و ئاڵۆزی هەیە، کێشە هەرە سەرکیەکەی کە یەتە ڕێگای نەبوونی ڕێوشێنی هاتوو چۆی ئاسانە بۆ کەسانی کە مندام و خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتی ئەوانەی کە وەکو من لەسەر وێڵچەرن یا لەسەر وێڵچەری کارەباین. لە ڕاستیان نەبوونی ئەم خزمەتگوزاریە و بەکارلێکردنی ئەم نەبوونە لەگەڵ ئەو تۆپۆگرافیا ئاڵۆزەی کە بە نمونە شاری سلەیمانی هەیەی ڕێگریەک هەیە لە ئێمە بۆ تێکەڵاو بوونەوە. ئێمە بەداخەوە کە مندامان بە شێوەیەکی گشتی ئێمە چوینەتە لێوارەکانی کۆمەڵگاوە. هۆکارەکانی ئەمە زۆرن، یەکێک لە گرنگترینیانەوەیە کە ئێمە لە هۆڵەکانی شانۆ، لە هۆڵەکانی شێوەکاری، لە سینەما، لە فەرمانگەکان، لە مۆڵ، لە بازار، لە سەر شەقامەکان، لە هیچ شوێنێکی شارە وەکو ئەوی کە پێویستە ڕێوشێنێکی هاتوچۆی ئاسان بۆ کەسانی کە مندام و خاوەن پێداویستی تایبەت نییە. بە نمونە هەروەکو نمونەیە گەر شاری سلەیمانی 7 کیلۆمەتر مڕەبع بێ، ئێمە لەو 7 کیلۆمەترە ڕەنگە 2 کیلۆمەتران دەست نەکەوێت بۆ ئەوەی بە ئازادی هاتوچۆی تیا بکەین یان بمانەوێ بچین بۆ ئەو شوێنانی کاچین. هیچ یەکێک لە شەقامەکانی سلەیمانی بە کواڵیتیەکی بەرز بە ئاسانیەکی باش ئاسان نییە بۆ ئەوەی کەسێکی وەک من بچێ لە بازار بازاڕێک. ئەمە کێشە گەورەکەی کەمەندامانی کوردستانە کە نا شارەوانیەکانی کوردستان لە شارە گەورەکانە، لە ناحیەکانە، لە قەزاکانە لە کاتێکا کە دیزایانی شۆستە و شەقامەکانەکەن کەمەندامان ناچارە بن وەکو ئۆتۆمبیلەکان بەسەر شەقامەکانە بڕۆن، لەبەرەوەی نە لە کۆتایی شۆستەکەیە و نە لە سەرەتای شۆستەکەیە و نە لە ناوەڕاستەوە لە شوێنی پەڕینەکانەوە شوێنێک نییە کە مندامانی کوردستان بتوانن لێوەی بچنە سەر شۆستەکە و لە ئۆتۆمبیلەکان دوورکەونەوە. کاتێکە شوێنێک دیزاینەکەن و دروست دەکرێ گرنگە لەوە تێبگەن کە لە 12 کۆمەلگای بەشەری کەمەندامە، بۆیە گرنگە و داواکارین لەوەی کە ئەمانە ئەم کێشەیە چارەسەر بکرێ و مۆڵەت بە هیچ شوێنێکی بازرگانی نەدرێ هەتاوەکو ڕێوشێنێکی هاتوچۆی ئاسان کە گونجاو بێ بۆ کەمەندامان تایە دروست نەکرێت.